بیمە ئاسوودەم خوێندن پیشەوە هەردام خوددا بیمە ئاسوودەم خوێندن پیشەوە هەردام لەکوێ بەردا دەخوێنم ئاواتم بەفری دێنم لەکوێ بەردا دەخوێنم ئاواتم بەفری دێنم ئێمە جوست و چالاکین پێشەنگین و بێباکین ئێمە جوست و چالاکین پێشەنگین و بێباکین چرادا دەگرتێنین نەدانین لە بندێنین چرادا دەگرتێنین نەدانین لە بندێنین قوتابخانە ماڵمانە خێزانی دووەممانە قوتابخانە ماڵمانە خێزانی دووەممانە سڵاوگڵەکان دووبارە هاتم وڵاتان من مامۆستا تابگە مامۆستای زمانی کوردی بە بابەتێکی تر ئەویش بە ناوی میرێکی ناودارە بابەتی پێشووترمان چ بوو بابەتی پێشووتر مین بوو هۆنراوە بوو زانیمان هۆنراوە کە چێو زانیاریمان لێ وەرگرت و ڕاهێنان و چالاکیمان حەل کرد جوان دەبێ بتان نووسی بێتەوە لە تیان نووسەکاندان هیچ شتێ دووها مەخەنکاری ئەمڕۆ مەخەنە سبەینێ ئێستا بابینە سەر بابەتێکی نوێ ئەویش چییە میرێکی ناودارە ئەوە ڕسمی میرەکەشە پێش ئەوەی بخوێنمەوە وەکو هەموو جارێ پێم کتون ئاگادارە بن لاپەڕەکە بکەنەوە لەگەڵ من بن با بزانین چ بابەتێک دەخوێنینەوە بۆ ئەوەی شارەزاییمان زیاتر بێ لە بابەتەکە بەڵێ میرێکی ناودار ئەزای میرێکی ناودار چییە تکایە لاپەڕە 76 بکەنەوانێ لەگەڵ من بن ئاگاداری من بن مەشغوڵ نەبن گوڵەکانم بەڵێ میرێکی ناودار بنەماڵەی بەدرخانیەکان میلەت پەروەر و ڕۆشنبیر و نیشتیمان پەروەر بوون میری زانا و دانا و میرخاسیان لێ هەڵکەوتووە یەکێ لەو میرانە جەلادەت بەدرخان بوو کە لە ساڵی 1893 زاینی لە شاری ئەستەمبوڵ هاتۆتە دنیاوە جەلادەت بەدرخان هەمیشە دڵسۆزی پرسی ڕەوای میلەتەکەی بووە بەشداری لە شۆڕشی شێخ سەعیدی پیران و ئاگری داغدا کردووە میرێکی بەڵێ میرێکی ڕۆشنبیر بووە گۆڤاری هاواری لە شام دەرکردووە بۆ یەکەم جار پیتی لاتینی بۆ نووسینی کوردی داناوە لە تەمەنی 58 ساڵیدا لە ساڵی 1951 زاینی لە نەخۆشخانەی فەڕەنسی لە شام کۆچی دوایی کردووە بەڵێ بابەتەکە میرێکی ناودارە ئەگەر ئێستا تۆزێ باسی کەین بنەماڵەی بەدرخانیەکان میری ئازا و چاونەترسیان لێ هەڵکەوت بوو یەکێ لەو میرانە میر جەلادەت بەدرخانە میر جەلادەت بەدرخان ئەو تا ڕەسمەکەشی زۆر جوان بۆتان کراوە میرێکی ڕۆشنبیر بووە میلەت پەروەر بووە هەمیشە لە خەمی وڵاتەکەیدا بووە بەرگری لە خاقی کردووە لایانی ڕۆشنبیرەکەی ئەوە بووە کە گۆڤاری نووسیوە یەکێ لەو گۆڤارانە گۆڤاری هاوار بووە وەکو لە کتێبەکەش جوان نووسراوە ئەو تا گۆڤاری هاواری نووسیوە و هەروەها چەندین گۆڤاری کە گۆڤار ڕووناهیشی نووسیوە و هەروەها کتێبی ڕێزمانە نووسیوە لەوانەیە ئێستا زۆر بەتان بڵێن مامۆستا دەبێ ڕێزمان چ بێ مەبەستت چ بێ ڕێزمان زیاتر لە قۆناغەکانی تر لە پۆلی 5 و 6 و ئەوانە دەست پێ دەکات لە پۆلی 5ەوە بە تەئکیدی دەست پێ دەکات ڕێزمان ئەوەیە کە تۆ سەرەتا دەیتە مەکتەب پیت دەخوێنی دوای پیتەکە وردە وردە دەبێ بە چی دەبێ بە بڕگا پیت بڕگا دوای ئەو دیکەی بە وشە کە کردت بە وشە پیت بڕگا وشە دواتر دەیبەتی بەگرێ ئینجا پیت بڕگا وشە گرێ ڕستە کەواتە ڕێزمان باسەوە دەکا ڕێزمان دەگریە بەر بەڵێ ئەوە هەر یعنی وەک شتێک بۆ خۆتان زانیاریەکتان هەبێ کە باسی ڕێزمانم کرد مەبەستم چییە ئیشەڵڵا دەگەن بۆ قۆناغەش و دەیخوێنن بەڵێ کتێبی ڕێزمانی نووسیوە کە بەشێکی لێ تاپکراوە و ئەوکەی کەش هێشتا هەر لە نووسیندایە و هەروەها ئەو میرە میر جەلادەت بەدرخان بەشداری شۆڕشی کردووە شۆڕشی شێخ سەعیدی پیران و ئاگری داغ ئەو شۆڕشە
لە ئەنجامی چ هەڵگرسا لە ئەنجامی زەوروستەمی کەمالیەکان کە ویستیان مافی کورد پێشێل بکەن ئەوانیش هەستان شۆڕشیان بەرپا کرد بۆیە جەلادەت بەدرخانیش ئەوەندە هەستی نەتەوایەتی بەسەردازاڵ بوو بەشداری ئەو شۆڕشانەی کردووە بەڵێ کە ئێمە کوتمان 2 ساڵی تێدایە ئەو 2 ساڵە ئاگادار بن زۆر گرنگە ساڵی 1993 و 1950 ئەو 2 ساڵەی جوان جوان لەبەردەکەن وارەوە هەر زانیاریەکتان هەیە بۆ نمونە کە دایەکت یا باوکت یا هەر کەسێک لێت دەپرسەیە لەبەر خۆتەوە کە ئەو ناوەی دەخوێنیەوە لە شوێنێک جەلادەت بەدرخان دەبێ زانیاریەکت دەربارە هەبێ ئەوەندەی کە پێم کوتن ئەوەندە زۆر باشە ئەگەر لە بیرتان بمێنێ و هەروەها ئەگەر لایانی ڕۆشنبیریەکەی تەماشاکەین کە دەڵێن پیتی لاتینی داناوە مەبەستمان چییە لە پیتی لاتینی بەڵێ گوڵەکانم ئێستا بۆتان ڕوون دەکەمەوە تەماشا ئێرەکەن باسی پیتی لاتینی کردووە یەکەمین کەس بووە کە پیتی لاتینی بۆ نووسینی کوردی داناوە بابزانین مەبەستمان لە پیتی لاتینی چیە بۆ نمونە تۆ ئەو شەیە دەنووسی دڵ یاخود ئاو یاخود حەلوا ئەگەر بێت و بیکەین بە لاتینی چۆن دەینووسین دڵ ئاو حەلوا بەو شێوەیە مەبەستمان لە پیتی لاتینی ئەوەیە ئەلفبەی کوردی دەکەین بە چی دەکەین بە پیتی لاتینی کەواتە دەورێکی زۆری هەبووە چۆچی کردووە نووسینی کوردی کردە بەچی بە پیتی لاتینی هەر زانیاریەکتان هەبێ دەربارەی پیتی لاتینی کە چییە لە ماڵێ چەندین جار دووبارەی بکەنەوە ڕەنگە زۆر بەشتان بزارن ماشەڵڵا ئێوە هەموو زیرەکن بەڵێ گوڵەکانم ئەگەر بینە سەر واتای وشە ئەفۆ بەڵێ واتای وشەکان وشە واتە ئەوانیش کتم دەتوانە لە بەریشیان نەکەن تەنها بە تێگەیشتنەوە بیان خوێنن هیوادارم لەبیرتان بمێنێ بنەماڵە ماڵبات نیشتیمان پەروەر وڵات پارێز میرخاز دلێر پرێز دۆست کێشە بازان ڕانانەکە داوای چمالە دەکا وەڵامی ئەم پرسیارانە بدەرەوە میر جەلادەت بەدرخان کێ بوو میر جەلادەت بەدرخان کێ بوو میرێک بوو دەنووسین میرێک بوو میرێک بوو لە بنەماڵەی بەدرخانیەکان میرێکی چۆن بوو دلێر بوو دلێر و نیشتیمان پەروەر بوو کەی لەدایک بووە کەی لەدایک بووە خاڵی دووەم دەڵێ کەی لەدایک بوو و کەی کۆچی دوایی کردووە ئەگەر بەبیر خۆتانی بێننەوە لە پێشووتر ئەگەر بەبیر خۆتانی بێننەوە لە بابەتەکەی خۆیدا ساڵەکەشی نووسراوە دەڵێ کەی لەدایک بوو و کەی کۆچی دوایی کردووە 1893 و 1951 ئەوەیان ساڵی لەدایک بوون ئەوەشیان ساڵی کۆچی ئەوەیان لەدایک بوون ئەوەشیان کۆچی دوایی واتە ساڵی مرنەکەی بەڵێ ئێوەش جوان جوان بینووسن بەڵێ بەشداری لە کام شۆڕشدا کردووە بەشداری لە شۆڕشدا کردووە سە باش شۆڕشەکانم کرد تم بۆ بەشداری لەو شۆڕشانەشدا کرد شۆڕشی
شێخ سەعید و شۆڕشی شێخ سەعیدی پیران و ئاگری داغدا کردووە. بەڵێ گوڵەکانم ئەوەن دەبنووسن دێنە سەر خاڵی چوارەم کە ئەوەن دەتان نووسی ئێستا دەیسڕمەوە. هیوادارم لەگەڵ من بتان نووسی بێت. بەڵێ سێمیشمان گوتکوتمان شۆڕشی شێخ سەعیدی پیران و ئاگری داغ بەشداری لەو دوو شۆڕشە کردووە. بۆ زمانی کوردی چی کردووە؟ بابزانین بۆ زمانی کوردی شتێکی کرد. ئێستا پێم کوتن ئەلێرە بزانم چێ لە بیری ماوە؟ پیتی لاتینی بۆ نووسینی کوردی داناوە. کارێکی زۆر زۆر باشی کردووە بۆ ڕێنووسی کوردی. چی کردووە؟ پیتی لاتینی داناوە. کێ بۆ یەکەمین جار پیتی لاتینی بۆ نووسینی کوردی دانا؟ ئەمە بابەتەکەمان لەسەر چییە؟ ئەو میرە ناودارە ناوی چ بوو؟ ناوی میر جەلادەت بەدرخان. میر جەلادەت بەدرخان. وڵەکانم ئەو دوو خاڵەش بنووسن، وەڵامی ئەو دوو پرسیارەش بنووسن و دواتر ئەوەش دەستڕینەوە دێنە سەر شتێکی کە بابزانین شکایەک ڕاهێنانە. بەڵێ دێنە سەر چالاکیەکە. بەڵێ تکاون لەسەر چالاکی یەکەم. بابزانین چالاکی یەکەم چمان پێ دەڵێ؟ مامۆستا ڕۆڵی میر جەلادەت بەدرخان لە بواری ڕۆشنبیری بۆ قوتابیان ڕوون دەکاتەوە، دەرهێنانی گۆڤاری هاوار بە نمونە باز دەکات، هەروەها دانانی پیتی لاتینی بۆ نووسینی کوردی. ئەوەی کە بۆم باسکردن کتم گۆڤاری داهێنا و گۆڤاری ڕووناهی و هاوار و چەندین گۆڤاری کەس، وهروەها کۆمەڵێک زمانیشی زانیوە، عەرەبی و تورکی و فارسی و فەڕەنسی و ڕووسیش. و هەروەها شتێکی کەشی کردووە کتمان شتێکی زۆر گرنگ پیتی لاتینیەکە ئەوەی ئێستا بۆ بنووسین کتمان لە دڵ و ئاو ئەوانە، ئەو پیتانەی کە بە ڕێنووسی کوردین ئەلفبەی کوردین، ئەو کردوونی بەچی کردوونی بە لاتینی کەواتە لاتینی پیتی لاتینی داهێناوە. میرێکی زۆر زۆر ڕۆشنبیر بووە، کۆمەڵێک زمانی زانیوە، ئەوەیان کە زۆر زۆر گرنگە. بەڵێ چالاکی دوو. بەڵێ چالاکی دوو دەڵێن ناو کۆدار بۆتە ناودار. تۆش ئەمانەی خوارەوە وەکو سەرەوە لێ بکە. دڵ کۆدار، دین کۆدار، پایە کۆدار، گۆ دار، خێزان دار، بەهرە دار، ناز دار، برین دار. ئەوانە چیان لێ دێ؟ ئێستا با بیان نووسینەوە لەگەڵ من بن تکایە. دڵ دار نابێ ئاوا بنووسین دڵدار، ئەوە غەڵەتە، دەبێ هەردووشی بەیەکەوە بنووسێنین. دینداریش بزەبت دەبێ وا بنووسین، دەبێ هەمووی بەیەکەوە بنووسین، هەردووکمان بەیەکەوە لکاندووە. وڵڵە لەگەڵ دێ، نێ لەگەڵ دێ. پایەدار، گوهدار تا گوێگەر، خێزان دار، بەهرەدار، نازدار، برین بریندار. بەڵێ ئەو چالاکێش ئەوەندەی تێدا. گوڵەکانم لێرەدا هاتینە کۆتایی ئەم بەرنامەیەش بە هیوای سوودێکی زۆر تا ئەڵقەیەکی تر خواتان لەگەڵ، بە هیوای تەندروستێکی باش بۆ هەموو لایەک. سپاسان دەکەم. قوتابی ما ئاسوودەم خوێندن پیشەما هەردەم، قوتابی ما ئاسوودەم خوێندن پیشەما هەردەم، لەکوێ بەردا دەخوێنم
پێشنگ